عیبێ ڕەشیان کردەوە. شازە ساڵ دەبێت سەروی هزار پارچە زەوی لە شارەدەی هەری دابشکراوە بەسەر فەرمانبەران و کرێنشین و پەکەوتە، بەڵام بە بیانووی نەبوونی زەوی تا ئێستا نەتوانراوە ئەم زەویانە دابش بکرێت. لەگەڵ دابشکردنی برێم خەڵکێک هەبوو ئەم کارتەی کەوەری گرتووە بە ناوی زەوی ئەوانە فرۆشتی پێوە کڕین و فرۆشتنی پێوەکراوە، ئەوەش بۆتە گرفت لە نێوان کڕیار و فرۆشیارەکەش. ئەگەر بێت و حکوومەت لە ئایندێکی زوو هەوڵێک نەدا بۆ ئەوەی زەوی دابش بکە بە دڵنیایی گرفتی کۆمەڵایەتی لەم شارە دروستە بێ، ئەوەش دەبێتە هۆی کارەساتی دڵتەزێن وە خەڵکیش نامحتاج دەبێت. گرفت دروست نەبووە، بەڵام لە ڕێگای مۆبایلەوە لەوانەیە قسە بە یەکتر گوترابێ کە خەڵکەکە بەو جۆرە نەبووە. ئەو کات وا بووە کە بڵێم گوتیتیان لە ئایندێکی نزیک یان 6 مانگی دیکە زەویەکان دابەشەکردن، بەڵام تا ئێستا نەبووە ئەمشە. بە دڵنیایی شارەدەی هەریر کە 100 ساڵە بێ نەحیە و خەڵکێکی تێدا کرێچیە و فەرمانبەرە خەڵکی پەکەوتەی تێدایە، شایانی ئەوێ بگرە زیاتریش. ئەو جێی کە دیاریکرایە تاوان نەخشە کەرتی هەیە هۆکاری دابەشکردنی. ئێمە لە ساڵی 2008 لە سەرۆکایەتی شارەوانی هەریر نزیکەی 1000 پارچە زەوی دابشکراون بەسەر ئەو هاوڵاتیانەی کە کرێنشینن. بێزگە لە کرێنشینەکان بەشێکیشیان بەسەر بەشێکی کەمیان بەسەر فەرمانبەران و بەسەر پەککەوتەکان دابشکراون، بەڵام تاکو ئێستا هەروەکو کارت ماونەتەوە زەویەکان دیاری نەکراون. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە شارەوانی هەری زەوی جیاکراوە و زەوی ئامادەمان نەبووە بۆ ئەوەی تەرخانی بکەین و بۆ هاوڵاتیان دیاری بکەین. لە بڕی ئەمە کارکراوە لە گەڕەکی هەنارە شوێنێک دیاری کراوە بۆ ئەوەی ئەم پارچە زەویانە جیا بکرێنەوە و دابەشی سەر هاوڵاتیان بکرێن. نەخشەی کەرتی بۆ دانراوە و نەخشە کەرتیەکە پەسەند کراوە، بەڵام هۆکاری ئەوەی تاکو ئێستا زەویەکان شوێنی زەویەکان دیاری نەکراوە ڕادستی هاوڵاتیان نەکراوە، دەگەڕێتەوە بۆ ئەوەی لەسەر بابەتی قەرەبووکردنەوەی خاوەن زەویەکان کە چەند کێشەیەکی کۆمەڵایەتی و هەم قانونی هەیە، ئەمە بۆتە بربەستێک و ڕێگریەک تاکو ئێستا نەتواندراوە ئەم کێشە و مەشاکیلانێکی هەیە یەکلا بکرێتەوە. بەڵێ لەبەر ئەوەی فترە زەمانیەکی زۆر تێپەڕیوە بەسەر دیاریکردنی بەسەر دابشکردنی کارتەکان و دیاری نەکردنی زەویەکان، مامەڵە وەکو هەموو شوێنەکانی تر مامەڵە بە کارتەکان کراوە، بەڵام زەویەکان و هەمینە. ئەکید لە کاتی یەکلابوونەوەی کێشەکان و دیاریکردنی پارچە زەویەکان، بەڵام ئەو کات هەر کێشەیەک هەر مەشاکیلێک بێتە پێشمان لە ڕووی قانونی بەپێی یاسا و ڕێنماییەکان مامەڵەی لەگەڵ دەکرێت.